زۆر داوای لێبوردن دەکەین لە شەقامی وەرزشی کوردستان و دەڤەری ڕاپەڕین کە ئەمڕۆ ئێوارە بە هەواڵێکی ناخۆش دڵمان ناخۆشکردن و بەربانگەکەتان بەڕاستی وەکو ڕۆژان نەبوو. دیارە زۆربەی یانەکانی چواخونە کوردستان لە قەیراندانا لە ناوی شاندایانی وەرزشی چوارقوڕنا. ئێمە خاوەنی سەرچاوەیەکی مرۆیی زۆر باشین، بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەبووینەتە خاوەنی سەرچاوەیەکی دارایی ئەوتۆ کە بتوانین ئیدارەی یانەکەمانی پێ بدەین. ئێمە وەک خۆمان بەداخەوە دوای ئەوەی لە سەرەتای دەستپێکردنی ئەو وەرزە لە هەموو دەرگاکانماندا خەمی یەکەم کە دابینکردنی موچەیە تا ئەو دەقەیە یاریزانە و دەستەی هونەری تیپەکەمان 5 ڕۆژە نەهاتوونەتەوە لەبەرەوەی پارەیان پێ نییە. یاریزانەکەم لە دوورەوەی شا لە سەی سادقا لەو سەری کوردستانە پارەی کری تەکسی پێ نییە بێ تەمرینەکانی خۆی بکات. 2 مانگە موچەی وەرنەگرتووە، هیچ مانگێک لە کاتی خۆیدا موچەمان پێ نەداوە. هیچ کەسێک نەبووە تا ئێستا شان بداتە بەرمان بڵێ بە قەرزیش بمانداتەیە بتوانین ئەو 2 مانگەی ماوە خولەکە بەڕێکەین. بەڕاستی ئەوە گەورەترین گرفتە بۆ ئێمە. بەڵێت ئەو ڕۆکانە دوایین سەردانمان کردووە بۆ لایەنە حکوومیەکان، هیچ شتێکی دڵخۆشکەریان نەداوە بە ئێمە، هیچ زمانێکیان نەداوە بە ئێمە کە بتوانین موچەی دەستەی ڕاهێنەر و یاریزانانمان بدەین. بۆیە ئەمە وەکو سەرۆکی نادی و برادرانم لە دەستەی کارژێڕیانە لە بەردەم ئەرکێکی مێژووی داین. بەڕاستی یعنی نامانەوێ ئەو بەرپرسیارەتی هیچ کە لە ئەستی خۆمان ڕاگرین، بۆیە ئەو بڕیارە قورسەمان داوە و بەداخەوەش کە یانەیەکی ئەوها خاوەن جەماوەرێکی جۆش و خرۆش کە یعنی بەڕاستی یانەی چوارقوڕنا دووبارە وەرزشی لە سنوورەکە گەشاندەوە وای کرد یانەکانی دیکەش تمۆحی بوون بەنایەبیان هەبێ و ئێمە ئەگەر بێت و سەرچاوەی داراییمان بۆ دابین نەکرێت ناتوانین ڕوبەڕووی هەولێر بینەوە. بەڕاستی کە ئەوەش بڕارێکی زۆر قورسە بەز لە ناچاری داومانە. بەڕاستی